زان من هەم لە ژاتی هەموو هاوڕێکانم لە فراکسیۆنی گۆڕان و لە جاتی هاوڕەکانیشم لە نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان سەرەتا بەخێراتنتان دەکەم. سەری ڕێز بۆ شەهیدانی پاراستنی خاشی کوردستان لە دەستی گروپی تیرۆریستی داعش دانەوێنین. درود بۆ گیانی شەهیدانی خۆپیشاندانەکان، سەرفرازی و ئارامی بۆ کەسوکارەکانیان. لە ڕاستیدا ئێمە وەکو فراکسیۆنی گۆڕان ئەوەی ئەمڕۆ بەرامبەر بە جەنابی سەرۆکی پەرلەمان و ژمارەیەک پەرلەمانتار لە فراکسیۆنی گۆڕان و ئەو سافەی کە لەگەڵیان نابوون کە لە گەڕانەوە بۆ هەولێری پایتەخت بۆ پارلەمانی کوردستان لە بازگەی پردیە بەرامبەریان کراوە، بە توندی ئیدانەیەکەین، بە توندی مەحکومیەکەین و ئەمە لە ڕاستیە مەسئولیەتی سەرەکی ئەمە لە ئەستۆی پارتی دیموکراتی کوردستان و شخصی مەسعود بەرزانیایە و ئەمە هەمومان نەزانین کە لە دوێنێەوە ئەو بەیاننامانەی کە بە مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان دەری کردووە چ جۆرە بەیاننامەیەک بووە و بە چ جۆرێک مامەڵیان لەگەڵ ئەو بەڕێزانە کردووە کە وەزیری ئێمە لە هەولێر. ئێمە سەرباری ئەوەی کە داوا ئەەکەین هەموو خەڵکی هەرێمی کوردستان بەو پەڕی هێمنی، بەو پڕی گیانی مەدەنی و لێپرسراوەتی کە دڵنیام ئاستی وشیاری سیاسی خەڵکی هەرێمی کوردستان لە ئاستێکی زۆر زۆر بەرزدایە، هەر ناڕەزایەتێکیان هەیە، هەر داوا مافێکیان هەیە دەری بڕن دوور لە هەموو کارێکی تونگوتیژی. ئەگەر پەلکێشیشان کەن بۆ تونگوتیژی ئاستی وشیاری سیاسیان لەسەر و هەموو ئەوانەوە بێ کە ئەیانەوێ بە جۆرێک لە جۆرەکان داوای ڕەوای خەڵکی هەرێمی کوردستان بەلاڕێدا بەرن و داوایان لێ یەکەین هەم مؤسسات بپارێزن، هەم شوێنە تایبەتەکان بپارێزن، هەم گیانی چالاکیە مەدەنیەکان و هێزە ئەمنیەکانیش کە ئەوانیش بەشێکن لە ئێمە هاوڵاتی ئەم نیشتیمانن بۆ خزمەتی ئەم نیشتیمانە دروست بوون. بۆیە داواکارین هەموو لایەنە سیاسەکان، دۆستەکانمان لە عێراق، کونسڵخانەکان، لایەنە نێودەوڵەتیەکان لەسەر ئەم پێشێلکاریە بە شکۆی خەڵکی هەرێمی کوردستانەوە بێنە دەنگ، ڕێگە نەدەن کە مؤسساتی شەرعی پەرلەمان بە تایبەتی لە هەرێمی کوردستانە پەک بخرێ بۆ ئەوەی کەڵکەڵەی تۆتالیتاری و ستەمێکی دیکتاتۆری لە کوردستانە ڕێکدا بکرێتوانە. بۆیە لە ڕاستیدا ئێمە ئەمڕۆ لە بەردەم دووڕیانەکەین هەموو لایەنە سیاسیەکان لەسەر و هەمویانەوە ئەوانەی کە پشتی زۆریان هەیە لە دام و دەستگاکانی هەرێمی کوردستانە دەبێت زۆر وتبینانەتر، هۆشمەندانەتر مامەڵە لەگەڵ ئەم دۆخا بکەن و بەشێک لەوەی کە ئێستاکە ڕوویداوە پەیوەندی بەو جۆرە لە مامەڵە و کە لە ڕقیەوە هەیە کە لە ڕابردوودا کراوە. جارێکی تر هیوادارین خوێن لە پەنجەی یەک مناڵی هەرێمی کوردستان نەیە، کوردستان بەرەو ئارامی، بەرەو دیموکراسی، بەرەو مەدەنیەت هەنگاو بنێ، بە توندی ئیدانەی تەقەکردن لە خەڵکەکەین. دوجار بە ناوی فراکسیۆنی گەڕانەوە هەموو هەوڵێک بۆ پەخستنەوەی مؤسساتی شەرعی لە هەرێمی کوردستانە ڕەت دەکەینەوە و ئێمە ڕەوایەتیمان لە خەڵکەوە وەرگرتووە و خەڵکیش دەتوانێت ڕەوایەتیمان لێ وەرگێتەوە. جارێکی تر هیوادارم هەمومان لە ئاستی قۆناغەکان بین و کوردستان وەک وی بلێ چاوەکانمان بپارێزێت.